لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. رودكم أو كساني كدولمندن، أو كساني كخاوني وجدان ما مصاحب بينا دس خوش به. لا أنا ما بمين قينا دس خوش به، دس خوش به. رودكم دولمندكان، رودكم أو كساني كخاوني وجدان، كخاوني رحم وبزين. رودكم دكتورة كان پێیان دەڵێم ئاگاتان لە نەخۆشەکان بێت، ئاگاتان لە فەقیرە نەخۆشەکان بێ، ئەوانەی کە بەڕاستی نەخۆشن. دوو جۆر نەخۆشیمان هەیە. نەخۆشێکمانەیە بەڕاستی نەخۆشە، نەخۆشێکشمانەیە نەخۆشی مانگی ڕەمەزان. مانگی ڕەمەزان دکتۆر ئیزنی داوە، دوای ڕەمەزان یەک عیبیتیان نییە، چونکە تەنها پارەکۆکردنەوەیە. هەیشە بەڕاستی نەخۆشە، پێویستی بە یارمەتی کۆمەکیە. جا دکتۆرە بەڕێزەکان، ئێوە کاتێککە نەخۆشێ دێ بۆ لاتان، خاتریان بگرن، ڕێزیان بگرن، حورمەتیان بگرن. پارە هەموو شتێک نییە. ڕۆژێک دێت ئەم دنیایە دێ تاریکە بێت. فەحسی زیادە بۆ خەڵک مەنووسن. نەخۆشە، داماوە، جارێ قەرزی کردووە هاتۆ بۆ عیادەکەی تۆ، پیاو بە پیاوەتی بکە. فەحسی زیادە بۆ خەڵک مەنووسە. عیادەکەت بۆ هەرزان ناکەی بۆ فەقیر و هەژار و نەخۆشەکان. بۆیە پێیان دەڵێن بە دەوڵەمەندەکانیش ئەوانەی کە نەخۆشن یارمەتیان بدەن. پێویستیان بە یارمەتی ئێوەی ئەوانەی کە بەڕاستی نەخۆشن، نەک نەخۆشی مانگی ڕەمەزان. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیحدا دەفەرمێت، لە صحیح موسلیمدا هاتووە، ئەفەرمێت لە ڕۆژی قیامەتە خوای گەورە و میهرەبان محاسبەی نەفەرێک دەکات. دەفەرمێت فڵان کەس من نەخۆش بووم بۆ سەردانیت نەکردم. ئەوش دەفەرمێ خوای گیان تۆ ڕەب العالەمینی، پەروەردگاری هەموو عالەمی، چۆن نەخۆش دەکەوی هەتا من سەردانی تۆ بکەم؟ تۆ بێکەم و کوڕیت، بێعەیبیت، تۆ کەی نەخۆش ئەکەوی هەتا من سەردانی تۆ بکەم؟ خوای گەورە دەفەرمێ ئەی عەبدەکەی من فڵان کەس نەخۆش کەوت، زانیت سەردانیت بۆ نەکرد. ئەی نازانی ئەگەر سەردانی ئەو نەخۆشت بکردایە، منت لای ئەو نەخۆشە دەبینی، واتە من ڕێزی حورمەتی زۆرم لە تۆ دەگرت. خوای گەورە لە قیامەتە محاسبەمان دەکات لەسەر ئەوەی کە سەردانی نەخۆشێکمان نەکردووە. دڵنیا بە دکتۆری بەڕێز، لە ڕۆژی قیامەتە لەسەر فەحس بە فەحس، لەسەر نەخۆش بە نەخۆش محاسبە دەکری. سوێن بە خوای ئەرز و ئاسمان. جا قڕ بەسەرت ئەگەر فەحسێکی زیادە نووسی بێت، قڕ بەسەرت ئەگەر تاقیکردنەوە لەسەر خەڵکی کردبێ، دەرمانی خراپت دابێ پێی. قڕ بەسەرت ئەگەر لەبەر خاتری کۆمپانیایە زوڵم و غەدر لە خەڵکت بێت، شتی زیاتر بۆ نووسی بێ، کێ زیاتر بفرۆشێ، ئەوە زیاتر سەفەر و سیاحەتی مسۆگەرە. ئەگەر ئەمانەت کردبێ، ڕۆژێ دێت دنیات لەبەر چاو تاریک دەبێ، قیامەتی خۆشت تاریک دەکەی. دەوڵەمەندەکانیش ئێوەش بە هەمان شێوە. پارەتان هەیە بەس بکوڕزێنەوە، نەخۆشە یارمەتیان بدەن بە زەکات، بە خێر و بە سەدەقە. دەتوانن نەخۆشەکان لە خۆتان بگرن، یارمەتیان بدەن. بۆیە ڕۆژێک دێت خوای پەروەردگار محاسبەت دەکا لەسەر ئەوەی کە سەردانی نەخۆشێکت نەکردووە. ئەی ئەگەر فەحسێک زیادە بۆ نەخۆشێ نووسی بێ، ئەی ئەگەر پارەت هەبوو بێ، نەخۆشێک هات بێتە ماڵەکەت، توانیتە یارمەتی بدەی، یارمەتیت نەداوە، بێگومان محاسبە دەکرێت ڕۆژی قیامەتە. بۆیە بەخوا فەقیرێکی زۆر هەیە، نەخۆشێکی زۆر هەیە، فەقیر و هەژارە. سوێن بەخوا نەخۆشەیە، پارەی بۆ بووی دەسەکا بەگریان، چونکە خەڵکی یارمەتی نادە. بۆیە ئاگاتان لە نەخۆشەکان بێت، یارمەتیان بدەن بە پشتیوانی خوای پەروەردگار. ڕوو دەکەمە دەوڵەمەندەکان، خاوەن وجدانەکان، دکتۆرەکان، دەڵێم ئاگاتان لە فەقیر و هەژارەکان بێن، ئاگاتان لەو فەقیر و هەژارانە بێت
کە دێن بۆ لاتان ئەوانە ناڵم کە سوالکردن سوالکرد زەکاتی پێ ناشێ سوالکرد فەقیر نییە زەکات بە سوالکرد نەدەن زەکات بە کەسێک نەدەن کە نایناسن ئەڵێ من نەخۆشم نەخۆشیش نییە ئەبێ بیناسیت تاکید بی لەوەی کە نەخۆشە و ڕاست دەکات تاکید بی لەوەی کە فەقیر و هەژارە یارمەتی ئەو فەقیر و هەژارانە بدەن کە بەڕاستی فەقیر و هەژارن لە حەدیثێکی صحیح مسلمدا هاتۆ لە ڕۆژی قیامەتە خوای گەورە عەبدێکی خۆی دەوەستێنێ پێی دەفەرمێ ئەی عەبدەکەم فڵان کەس من لە دنیادا داوای خواردنم لێ کردی بۆچی خواردنت پێ نەدام من داوای خواردنم لێ کردی ئەوش دەڵێت خوای پەروەردگار تۆ پەروەردگاری هەموو عالەمی چ پێویستەکەت بە خواردنە کەی داوای خواردنت لە من کردووە حتا من بە تۆی نەدەم خوای گەورە دەفەرمێ ئەی فڵان کەسی عەبدی من هات بۆ لای تۆ داوای یارمەتی لێ کردی کۆمەکی لێ کردی توانیت بۆ یارمەتیت نەدا لێرە خاڵێکی پێشەوەی بچینە سەر ئەم مەسەلە باسی کەم لەوانی هەندێک نەخۆش یا هەندێک فەقیر گلەی بکەن بۆ بانگەوازمان بۆ ناکات جومعان سوێن بەخوا هەموو هەفتەیەک لە دوای ڕەمەزانیش 3 نەفەر 4 نەفەر تێدا دەڵێ بانگەوازم بۆ بکەن ئێ من چی بکەم ناکرێ من هەموو جومعەیە بانگەواز بکەم ناکرێ بەخوا سوێن بەخوا جومعان یە 3-4 نەفەر پێم نەڵێ ئەم 12 مانگە ناتوانم مەمنوعیشە و ناشتوانم هەموو جومعەیە بۆ 10 نەفەر بانگەواز کرد دوایی 1000 بختیانە بۆ کەڵێن بەخوا خۆشی شەریکە بۆی ئەو دەرگایان داخستووە چونکە دانەودوان و 100 نییە دوایی نەڵێن خۆی شتێک ئەڵێ و تەطبیقی ناکە ئەگەر مانگی 2 مانگ 3 مانگ جارێ دانەیەک بای بەسەر چاو بەڵام ناتوانم هەموو هەفتەیە بانگەواز بۆ 10 نەفەر 15 نەفەر بکەم بەخوا هەفتەی وایە 10 نەفەر پێم ویتووە نەخۆشە قەرزارە نازانم چییە ناتوانم بەخوا بۆیە ئەو مەسەلە جیاوازە ئاگادار بن خەڵکی زۆرمان لێ نییە بەخوا ئەگە پێم بکرای حەز مەگەر هەموو نەفەرە دەفتەرێکم لا پێیە بەس پێم ناکرێ و ناشتوانم بانگەوازکەم چونکە دەرگاکە بکەمەوە ئەبێ ڕاکەم بەڕاستی خوای گەورە دەفەرمێ عەبدەکەی من داوای یارمەتی لێ کردی داوای کۆمەکی لێ کردی یارمەتیت نەدا داوای خواردنی لێ کردی خواردنت پێ نەدا ئەگەر خواردنت بە عەبدەکەی من بدایە ئەوە ئەمڕۆ پاداشتەکەی لای من ئەتبینی بۆیە فەقیر و هەژار هەیە خەڵکی فەقیر و هەژار هەیە لەو خۆشتر نییە ئینسان بچێت یارمەتی فەقیر و هەژارێک بدا بەڵام بۆ خوا نەک ئەوەی کە بینیمە 2 کیلۆ خیاری داوە بە فەقیرەکە و ڕسمێکی لەگەڵا گرتووە تەبەقەی هێلکەی داوە پێی و ئاوەستا و ڕسمی لەگەڵا گری ئەمە حەیابردنە ئەمە خێر و سەدەقە نییە بۆیە یارمەتی خەڵکی فەقیر و هەژار بدەن ئیمامی ئەبوبەکر ڕەزای خوای پەروەردگاری لێبێ لە سەردەمی خۆیدا کە خەلیفە بوو ئەڕۆشتە ماڵێکەوە هەموو جارێک دەڕۆی بەیانیان کە نوێژی دەکرد دەچوو بۆ ئەو ماڵە ماوەیەکی پێ ئەچوو لەو ماڵە و دەهاتە دەرەوە ئیمامی عومەر ڕەزای خوای پەروەردگاری لێبێ فەرمووی باشە ئەبوبەکری سیدیق ڕەزای خوای لێبێ بۆ هەموو ڕۆژێ دەچێتەوە ماڵەوە ئەبێ هۆکارێکە بێ خەلەلێکە شتێک هەیە نەکەوەی کە گومانی خراپی پێبەرێ بەڵام حەزی دەکرد بزانێ ئیمامی ئەبوبەکر ڕەزای خوای لێبێ چی ئیشێکی لە ماڵا هەیە ڕۆژ بۆ ماڵەکە بۆیە دکتۆری بەڕێز دەوڵەمەنی بەڕێز لوتبەرز مەبە هیچ کەسێک حەدی نییە بگاتە سەتایەکی ئیمامی عومەر ڕەزای خوای لێبێ بۆیە مەڵێ من مهم شەهادەمەی 1000 شەهادەتە بێ ملیۆنە شەهادەتە بێ بە 1000 و بە ملیۆنی وەک تۆ بەقەد ئیمامی عومەر لە قیامەت شوێنی بەرز نییە لای خوا ڕێزی نییە بەقەد بە ئیمامی ئەبوبەکر ڕەزای خوای لێبێت بە هەمان شێوە ئیمامی عومەر چووە ژوورەوە چی دەبینێت ئافرەتێکی بە تەمەنی پیرێژن پەککەوتە لەسەر جێگا کەوتۆ توانای جوڵاندن خۆوە نییە بجوڵێتەوە توانای نییە بجوڵێتەوە چۆن دەڵی جەڵدە لێی داوە ئافرەتێک نابینا چاوی نییە بێکەس هیچ کەسێکیشی نییە ئیمامی عومەر ڕەزای خوای لێبێ نەیوت من عومەر کوڕی خەتابم فەرمووی ئەو پیاوە بۆچی دێ بۆ لای تۆ نەیوت ئیمامی ئەبوبەکریشە و خەلیفەی موسڵمانە ناوی نەیە بەس فەرمووی پیاوێ دێ بۆ لای تۆ هەموو ڕۆژێ ئەو پیاوە ئیشی چییە بۆ لای تۆ وتی وەڵای دێ بۆ لام خواردنم بۆ حازرەکە ناو ماڵەکەم بۆ گسکەدا
پێداویستیەکانم بۆ جێبەجێکە و یەک قسەشم لەگەڵا ناکە و ئەڕوات نازانم بەخوا ناوی چی خوا لێ ڕازی بێت ئەمە خێرە نەکە حیا بردن وڵا دەوڵەمەندەکە ئەگەر ئەڵێ ئەگەر ڕسمم بۆ نەگری وەڵام من پارەت نادەمێ حاشا ئەگەر دەوڵەمەند شتی وایوتی بێ دەوڵەمەندێک بڵێ بڕۆ حیای فەقیرم بۆ بەرە من یارمەتی دەدەم هەر نامەوێ پارەم بداتێ بۆ خوا بیکە با بۆ قیامەت پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک لە ئێوە توانای هەیە هەندێشتی نهێنی بکات بۆ قیامەتی با بیکات بە نهێنی بۆ خوا بەینی خۆت و خوا بێت پێویست ناکە بچم وێنە لەگەڵ فەقیر و هەژارە ڕسمی دەرگاکەیان بگرم ڕسمی ئەو شتانیان بگرم پێویست ناکە خێرەکەی خوا پاداش خێر بداتەوە بۆ خوا بیکە بۆ خەڵک مەگە قیمەتی نییە بەخوا ئیمامی ئەبوبەکر ڕەزای خوای پەروەردگاری لێبێ یارمەتی ئەم ئافرەتەیەدا بەردەوام کاتێککە ئیمامی ئەبوبەکر ڕەزای خوای لێبێ وەفاتی کرد ئیمامی عومەرش ڕەزای خوا لێبێ وعدی دا ئەو پیشەی ئیمامی ئەبوبەکر کردی ئەویش بەردەوام بێ لەسەری هەموو ڕۆژێ ئەچوو بۆ ئەو ماڵە ڕۆژی یەکەم کە چوو بۆ ماڵەکە بۆ لای ئەم پیرێژنە پەککەوتە نابینایە چوو بۆ لای پیرێژنەکە کاتێک کە خورمای بۆ پیرێژنەکە دانا خورماکەی خوارد وتی بێ زەحمەت هاوڕێکت مردووە نازانی ئیمامی ئەبوبەکر ڕەزای خوا لێبێ نازانی خەلیفەی ئیماندارانە وەکو هەنێک کەس نییە مەدحی بکەی بڵێ بە ڕۆژوشم نا ئینسان ئیماندار وان نییە ئینسان ئیماندار بە شانوباڵی خۆی هەڵنادا فەرمووی برادەرەکەت مردووە ئەو پیاوەی کە چەند ساڵە دێ بۆ لای من مردووە وتی چۆن ئەزانی مردووە وتی ئەزانم مردووە نازانم ناوی چێ بەس مردووە وتی چۆن بەڵگەت چییە وتی ئەو کە خورماکەی ئەدا پێم ناوکەکەی دەنەکرد تۆ بە ناوکەکەوەم دەیتێ تۆ بە ناوکە خورماکەمە دەیتێ کەواتە برادەرەکەت مردووە ئەو کاتە ئیمامی عومەر ڕەزای خوای لێبێ لەسەر ئەژنۆی دانیشت فەرمووی ڕەحمەتی خوات لێبێ ئەبوبەکری سیدیق والله هەموو خەڵکت ماندوو کردووە کەس ناتوانێت منافەسەی تۆ بکات ئەمە یارمەتی دانی خەڵکی فەقیر و هەژارە ڕۆژێ دێ ڕۆژی قیامەتە خوا محاسەبەت دەکات لەسەر فەقیر و هەژار بەڵام ئەوەی کە فەقیرە نەک ئەوەی مانگی ڕەمەزان فێر بووە فەقیری ڕاستەقینە یارمەتیان بدەن ڕۆژێک دێت بە پشتیوانی خوا ئینشاءالله لە ڕۆژی قیامەتە سەربەرز دەبی بۆیە ئاگاتان لە فەقیر و هەژارەکان بێ دکتۆرەکان دەوڵەمەندەکان دنیا هەر ئاوا ڕۆژن نابێ بۆتان سوێن بەخوا ڕۆژێک دێت لە ناو خامێکدا وەکو چکرێت لولتان دەکەن بۆیە ئەوانتان لەبیر نەچێت چاو لە ئیمامی ئەبوبەکر و ئیمام عومەر کە ڕەزای خوای پەروەردگاریان بێ خزمەتی فەقیرکەن دێتە لات فەقیرە یارمەتی بدە دێتە لات فەقیرە ئەڵێ پارەم نییە بۆ عەمەلیات ویژدان و پیاوەتیت کووە ئەڵێ پارەت نییە بڕۆ خواحافیز خوا نمونەت زۆر نەکا ڕۆژێک دێت پاجی ئەو خواحافیزی ئەدەی سوێن بەخوا یا ڕەبی خوا لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردووەکانمان خۆش بیت الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه رودا كما دولة من دكان رودا كما دكتورة بريزكان دولة من بريزكان رودا كما أو بريزاني كخاوني وجدان خاوني رحمه بزين آقاتان لي بباوكان بيت آقاتان لو كسان بي بباوكن هتيون بينازن چونك بێباوکی دەردێکی گەورەیە بە هەمان شێوە بێدایکی ئەوان لە نازی باوک بێبەشن نازیان بدەنێ ئاگاتان لێیان بێت خزمەتیان بکەن ئەوانەی کە فەقیرن ئەو هەتیوانەی ئەو بێباوکانەی کە فەقیر و هەژارن دەستیان کەوتە یارمەتیان بدەن چونکە بێباوکی و بێدایکی ئازارێکی گەورەیە ئەوان باوکیان لەدەست داوە کاتێک کە ئینسان باوکی یا دایکی لەدەست ئەدا ئەو کاتە ئەزانێ یعنی چی ئەو کاتە تێگەی لە دەستدانی ئەو پیرە پیا و پیرەژنە چەندێک گرنگە بۆ تۆ لە ژیانەدا بمایە سوێن بەخوا ڕێزی دایک باوکتان بگرن سوێن بەخوا ئێستا بەبن بڵێن
کەشتیوان نییە ئایسە پێم بڵێن ئەوەندە 1000 کیلۆمەتر ببڕە بەس بۆ 1 دقە باوکت ببینی سوێن بەخوای بڕم بەس بۆ بڕم دەستی باچکەم 1 دقە بەڵام نییە ئەو ڕۆشت هەتا ماوە ڕێزیان لێ بگرن ئەوان لە باوک بێبەش بوونە باوکت مردووە ئەزانی ئازاری بێ باوکی چۆنە خزمەتیان کەن پێغەمبەری خوا دەفەرمێت صلی الله عليه وسلم أنا وكافر اليتيم في الجنة هكذا من و ئەو کەسەی کە هەتی و بەخێو دەکا و خزمەتی دەکات لە بەهەشتا ئاوا بە یەکەوەین بۆی ئیمامی ئیبن بەطال ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ حەقا لەسەر هەموو کەسێک ئیش بەم حەدیثەی پێغەمبەری خوا بکات صلی الله عليه وسلم بۆ ئەوەی ڕەفیق و برادەر و هاوڕێی پێغەمبەری خوا بێ لە بەهەشتا صلی الله عليه وسلم بۆیە هیچ پلەیەک نییە لەوە گەورەتر بێ کە تۆ لەگەڵ پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم ئاوا بە یەکەوە بنۆکو ئەم دوو پەنجەی شایەتمان و پەنجەی ناوەڕاست کەواتە ئاگاداری فەقیر و هەژارەکان بن پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم الساعي على الأرملة والمسكين كالمجاهد في سبيل الله وكالقائم لا يفطر وكالصائم لا يفطر أو كسيك يارمتي هتي وكان أداة لقل فقير هجاركان خزمتي عندكات ئەو کەسە وەکو کێ وایە وەکو کەسێک وایە هەموو شەوێک شەو نوێژ بکە و ماندوو نەبێ هەموو ڕۆژێک بە ڕۆژوو بێ و ڕۆژی سونەت بگرێ سوێن بەخوا خزمەتی فەقیر و هەژار بکە یارمەتیان بدە بە پارە بە خواردن بە هەر شتێک هەموو شەوەکانی 12 مانگت بە شەو نوێژ بۆ حساب بکرێ هەموو ڕۆژەکانت بە سونەت بۆ حساب بکرێ و نانیش ئەخۆیت و پاداشتی ڕۆژوان بۆ تۆ هەیە بۆیە ئاگاتانە فەقیر و هەژارەکان بێ ئەی خاوەن پارەکان ئەی خاوەن شەهادەکان ڕۆژێک دێت دنیاتان لێ تاریک دەبێت ڕوو دەکەمە دەوڵەمەنە بەڕێزەکان و دکتۆرە بەڕێزەکان چونکە بۆچی وا دەڵێم واز لە دەسەڵات بێنە کۆمەڵگا 3 کەس دەتوانێت یارمەتی کۆمەڵگا بدە یەکەم دەسەڵات ئەو وازی لێ بێنە دووەم دکتۆرەکان دەوڵەمەنەکان ئەم 3 تاقمە ئەم 3 تاقمە دەتوانن میلەت بژێنن و دەتوانن میلەت بخلیپێنن دەوڵەمەن هەیە ئەڵێ 300 دەفتەر زەکاتم هەیە 300 دەفتەر دەری ناکەم نەک 300 دەفتەر پارەم هەیە 300 دەفتەر زەکات هەزارە دەوڵەمەنی ئەوەمان هەیە بە 100 دەفتەر و بە 50 دەفتەر و بە 200 دەفتەر و بە 1000 دەفتەر زەکاتیان هەیە بەس دەری ناکەن ئەگەر ئەوانە بیکەن کۆمەڵگا دەڕواتە کۆمەڵگایەکی تر فەقیر و هەژار نامێنێ فەقیری ئەڕوا قەرز زەکات بۆ جەنابی دکتۆر دەتۆزە ویژدانتە بێ 4 بەحسی ئەوێ 6 بۆ مەنووسە ویژدانتە بێ ڕەحمت هەبێ خاتری بگرە هەر بەم شێوە معقول نییە ینی لە هەموو لایەکە و خەڵکە قوڕی گیراوە خۆ لە لایەکەوە نییە ئیشی کێشەکەی لە لایەکەوە نییە دەوڵەمەنە چی بۆ لای ئەمە ئەکڕوزێتەوە ستێن بەقا حەزەکەی یارمەتی مناڵەکانی بدەیت عیبە خوا بە درۆت نەخاتەوە یا ڕەبی خوایە هەتا ماوی هەروە حاڵت بێ بەخوا نیمە بۆ نیتە بەڵێ نادەمێ درۆ مەکە بەڵێ پێیان دەڵێم بە دکتۆرە بەڕێزەکان بە دەوڵەمەنە بەڕێزەکان بە خاوەن ویژدانەکان دەڵێم ئاگاتان لەوانە بێ کە قەرزارن بەڵام چ قەرزارێک ئەوەی لە پێناو شتێکی حەقا قەرزار بووە لە پێناو ماڵ و مناڵیا قەرزار بووە نەک بەخوا فڵان کەس ئیفلاسی هێناوە 100 دەفتەر زەرەری کردووە ئەمە زەکاتی چۆن پێشێ بۆ لە دەفتەری پێنجەم و دەیەما وازی نەهێنا بۆ وازی نەهێنا بۆ گەشتە 100 و 200 بۆ گەشتە 50 دەفتەر ئەمانە زەکاتیان مەدەنێ بەڵام کەسێک لە پێناو بژێوی ژیانی مناڵەکانیدا قەرزار بووە ئەمە زەکاتی پێشێ یاخود کەسێک لە ئێوە ئاگادار بن خانووتان هەیە کرێچیە و فەقیرە نەک هەموو کرێچی هەزارا کرێچیە زەکاتی هەر پێ ناشێ کرێچیەکی فەقیر دەستکورت کە خوای گەورە خانوویەکی پێداوی زەختی لێ مەکە یارمەتی بدە لەوانەیە ڕۆژێک بێت خوای گەورە شتەکە قەڵب کاتەوە بیلعکس بیتەوە تۆ داماوە هەژار بیت تۆ خۆت ئەگە کرێچی بی پێت خۆش نییە خاوەن ماڵ ڕێزت لێ بگرێ یارمەتیت بدا دەی تۆش ویژدانت هەبێ وتی نیمە زەختی لێ مەکە دەی خانووەکە چۆڵکە
ئاگادار بن یارمەتیان بدەن. نازانی پێغەمبەری خوا چی دەفەرمێ صلی الله عليه وسلم؟ دەفەرمێ من ئەنظەرە معسیرا، هەر کەسێک لەسەر کەسێکی فەقیر و هەژار بوەستێ کە پارەی لایەتی، قەرزارە ئەڵێ کاکە بەخوا نیمە لەسەرم بوەستە، ئەمە یەک. ئەو وەضع له، یاخود پارەی لای کەسێکە و ئەڵێ فڵان کەس پارەکە بۆ خۆت، یاخود پارەکە بۆ نمونە ملیۆنێکە کاکە 200,000 بۆ خۆت، 100,000 بۆ خۆت، نیوەی بۆ خۆت، قەرزێکی لای کەسێکە بەشێکی بۆشکێنێ یا هەمووی بۆشکێنێ. پاداشتێ دوو ئینسانە چییە؟ ئەوەی لەسەر فەقیرێک بوەستێک کە قەرزارێتی، ئەوەشی قەرزی لای کەسێکە و ئەڵێ لە فڵان کەس ئەوە لە قەرزەکەت خۆش بووم، ئەوەندە لە قەرزەکەت خۆش بووم، ئیتر هەموویەتی یا هەندێکێتی. پاداشتەکەی چی ئەو ئینسانە؟ أظله الله في ظل عرشه يوم القيامة، للروجي قيامة خوای گەورە دەیخاتە ژێر سێبەری عەرشی خۆیەوە. بەخوا ڕۆژێک دێت زۆر پێویستە بۆ سێبەرە دەبێت. سوێن بەخوا چونکەوە سێبەری ڕێز و کەرامەتی خوای پەروەردگارە بۆ مرۆڤەکان. بۆیە ئەگەر کابرا کرێچیتە فەقیرە نیەتی یارمەتی بدە، مانگانە 100,000 خۆ کەم ناکەی 25,000 بۆ بشکێنە، خۆ کەم ناکەی 10,000 بۆ بگەڕێنەوە، بەس بۆ بکوزاوە کۆی کەرەوە. ئەی بۆ قەبرەکەی خۆت، ئەی بۆ سێبەری ژێر عەرشی خوا چیت کردووە؟ یارمەتی فەقیر و هەژارەکان بدەن، پارەتان لایەنە قەرز، ئەوانەی کە قەرزارن بۆ شتێکی معقول لە هەندێک لە قەرزەکانیان خۆش بن یا چاوەڕێیان بکەن بۆی خوای پەروەردگار بتان خاتە ژێر سێبەری عەرشی خۆیەوە لە قیامەتە. چەند خۆشە مانگانە شتێک بۆ خوا بدەی بۆ فەقیر هەژارەکە کرێکی تۆیە، لەبەر خوا شتێکی بۆ بشکێنی و لە قیامەتیش ئینشاءڵڵا لە ژێر سێبەری عەرشی خوادا دەبیت، ناخۆشی و ناڕەحەتی ڕۆژی قیامەت نابینی. بۆیە لە کۆتاییدا دەڵێم ئاگاتان لە فەقیرەکان و هەژارەکان بێ، ئەوانەی کە حاڵتان باشە، ئەوانەی کە وەزعتان باشە بەپێی توانای یارمەتیان بدەن، بەڵکو خوای گەورە بیکاتە توێشێ بۆ قیامەتان یارمەتیان بدەن، چونکە پێویستیان بە ئێوەیە جگە لە سوالکەرەکان. ئەوە بۆ خۆت ئازادی پارەی ئەدەیتێ بەڵام زەکاتی پێ ناشێ. هەزار جاوتی نەخۆشم و دکتۆر ئیزنی داوە سواڵی کرد هاواری کرد، زانی سوالکەرە بە ئیزنی خوا زەکاتی پێ ناشێ. ئاگادار بن، دڵنیا بنەوە چکارە فەقیرینەوە پیشەیە، فەقیرینەوە پیشەیە، ئاگادار بن. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا شفاء نخوش كان من بدي بتايبتي أواني دعوي دعاء خير يعني كدوة خوايا جان أواني نخوش شفاء بدي خوايا دلي دولة من كان ودكتور كان وخان وجدان كان زيادة النرم كي بويار متداني خلقي فقير وهجار. يا ربي خوايا هي مني وآرامي والله تمان بباريزي خوايا جان هر كسي بو إسلام ومسلمان خير وشاكي دو يا ربي خوايا سربرزيك هر كسي بو إسلام ومسلمان خراپە و شەڕی دەوێ بە گەورەی خۆت دەناوی بەرە یا رب العالمین. خوایان ئاخرمان بەخێر بگێڕە، نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبولکە، حاڵی فەقیرەکان نەخۆشەکان باشترکە یا رب العالمین. آمین آمین آمین. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.